لە جەڤەری ڕاپەڕین بۆی وشکە ساڵی و کەمبارانی و هەروەها لەگەڵ ئەم گەرما زۆرەدا گرفتی کەماویان هەیە کە بەڕاستی گرفتی کەماوی و وشکە ساڵی و کەماوی کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی هاوڵاتیان و تەنانەت لەسەر ئابووری وڵاتەکە چکە کاریگەری لەسەر کشت و کاڵی ئەو ناوچێتەکە لەسەر پیشەسازی ئەو ناوچێتەکە دەتوانین بڵین بەگشتی کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکانی ژیانێ چونکە گەر ئەو نەبێت کۆسا ناتوانێت کشت و کاڵ بکرێ ناتوانێت پیشەسازی بکرێ ناتوانێت تەنانەت زۆربەی و چالاکیانێکی هاوڵاتیان دەبێت ئەنجامیدەن ناتوان بۆی کەماوی و ئەنجام بدەن ئەمەش ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیانە سانە ئەم ساڵ ساڵێک بوو کە بەڕاستی توانین بڵین کە مەترسی وشکە ساڵی هەبوو لەسەر ناوچەکە و لەسەر عێراق بە تایبەتی بەڵام تا ئێستا لە شاری سلێمانیش ینی بەگشتی لە هەولێریش کە ئێمە بە دوواداچوونمان کردو لە هەندێک گەڕک بە دە ڕۆژ جارێک ئاویان بۆ بەرەدرێتەوە و ئەتوانن تەنکیەکانیان یاخود ئەو ئاوەی کەیت بۆ ماڵەوە پڕی بکەن و ئیسفادەی لێ بکەن بەڵام گرفتێکی شەیە کە دایما بەرپرسانی بواری ئاو و سەرچاوەکانی ئاو باز لەواکەن کە هاوڵاتیانیش ئاو بەفیڕۆئێن لە جیهانە لە تەواوی جیهانە هەر هاوڵاتیەک بۆی هەیە لە ڕۆژێکە 180 لیتر ئاو بەکاربێنێ بەڵام لە هەرێمی کوردستان هەر هاوڵاتیەک 300 لیتر بەکارهێنێ یعنی ئەم ئاوە بەزیا ئەڕوات و ئەم ئاوە ئەبێ بە زەرەر و ئەبێ بە خەسارە لەگەڵەوەیە زۆر جارێک بینین بنبوونەسان سانە بەتایبەت خانمان ینی بەتایبەت خانمان جاری وهەیە کە ئاو بەرەدرێتەوە لەلایەن میراوەکان و یاخود لە گەڕەکانە بە سۆندەکەەوە یەت ئیتر تا کوێ سۆندەکەی بڕوە ئەو ئاوە لەگەڵ خۆیان دەرودراستە بە تەلەفۆنێک دیاگادارەکەنەوە بەڵێ جا ئەمانە هەمووی ئەبن بە گرفت بۆ ئەوەی کە گرفتی کەم ئاوی دروست ببێت و حکوومەتیش پلان و بەرنامەی خۆی بگۆڕێت بۆ ئەوەی کە بتوانێت ئاو دابشکە بەسەر هاوڵاتیان جەبابچینەوە لای ڕانی بەڵێ بزانین گرفتەکانیان چین ڕۆژانە چەندێک سیستمی ئاویان هەیە بۆی بتوان هاوڵاتیان سوود لەم ئاوە بینین ئەمانە و چەندین پرسیاری تر و گفتوگەکانمان لەگەڵ میوانەکەمە سەلام عومەر بەڕێوبەری ئاوی ڕاپەڕین دەکەین کاک سەلام سڵاو لێ بە بەیانیت باش پێمان بڵێ وشکە ساڵی چ کاریگەریەک و چ گرفتێکی بۆ کەماوی لە ڕانیە دروست کردووە پێمان بڵێ گرفتەکانی هاوڵاتیان چین لەوێ سڵاوتان لێبێ کاتتان باش سپاس وڵا بەداخەوە کاریگەری ئەو وشکە ساڵی کە بەرۆکی ناوچەکەمانی گرتووە ئیدارە ڕاپەڕنیش بە تایبەتی تەوان کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر کەمبوونەوەی ئاو کە بارانیشی یەکجار کەمباریوە لەو ساڵی ڕابردووە تا ئەو زستانی ڕابردوو بەهاری ڕابردوو کە دەبووایە بارانێکی باش ببارە لە بەرەوەی ئێرە ناوچەیەکە بەحساب بارانی مسۆگەرە بەڵام بەداخەوە تقریبان یەک لە سەرسەی ساڵی باریوە نزیکەی کەمتر لە 300 میلیۆن باران باریوە کە مەژوای کردووە کانیا و سەرچاوەکانی ئاومان نەژێنەوە و ئاستی ئاوی ژێرزەوی بەڕەشەیەکی یەکجار زۆردا بەزیوە کە لە نزیکە زیاتر لە ئێستادا لە 15 مەتر لە ماوەی ساڵی ڕابردووە تا ئێستا بەداخۆ ئەوەش وای کردووە کە کێشە و گیر و گرفتی سەرەتاکانی کێشە و گیر و گرفتی کەم ئاوی سەر هەڵدە لە ناوچەکە ئەو کەمێتی کە ئاو جاران دەماتوانی دابەش بکەین ئێستا بەرەبەر وای لێ دێت کە بتوانین کەمتر ئاو دابەش بکەین بەسەر هاوڵاتیاندا کەەوەش کاریگەری ڕاستەخۆی هەیە بەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە بەداخەوە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە دێنە پێشەوەش ئەوانن کە لە زەی بچووکمان هەیە کە سەرچاوەکەی لە کۆماری ئیسلامی ئێرانەوەیە کە ئاوەکەی ئەویشیان ١٨ سەرچاوەکەی دەرەوەی سنووری هەرێمی کوردستانە 120 ناوخۆیە ئەوەش کە ئاوی ڕاستەخۆ ئاوی شاری قەڵازێ دابین دەکات سنتەری قەڵازەکە نزیکەی 100,000 هاوڵاتی لەوەش سوودمەند دەبن ئەوەش یەکجار زۆر کەمی کردووە تەوان بە گشتی ناوچەکە لەژێر کاریگەریەکی توندی وشکە ساڵیدا بەداخەوە باش کاک سەلام یعنی باست لە هەندێک ژمارە کرد و باست لە هەندێک مەتر کرد یعنی بەڕاستی تەزوو بە لەشتایەوە ترسناکەوەە جێی نیگەرانی و جێی خەتەرە یعنی هۆکارەکان ئەگەر ئاوا بڕوات پێ دوایە ینی ئاوی ژێرزەی هەر بۆ شێوە بەردەوام ینی بەرە وشک بوو ناڕایتر بە تەواوەتی لەو ناوچەیە ئەوەی ئێمە دەیبینین وەکو ئەوە نییە بڵێ بەروشبوون دەڕوات بەڵام یەکجار زۆر ئاستی ئاوەکەندا دەبەزن ئێستا بە تێکڕای بیرەکانمان لە سنووری ئیدارە ڕاپەڕین تقریبا 150 مەتر خۆڵیەکەیانە بەڵام لە پرۆپۆزەڵی پێشتر چەند بوو ئەم بیرانە پێشتر چەند بوو ینی ئەگەر بڵین 5 ساڵەمەوە پێش 4 ساڵەمەوە پێش چەند بوو ئەو 150 مەترە هەر خۆی
دەمێکە ئێمە 150 متر تقریبان ستاندارد بەکاردێنین لە سنووری ئیدارە ڕاپەڕین بە تێکرا طبعاً بیرمان هەیە 300 مترش قوڵە بیریشمان هەیە 400 قوڵە بەس بیریشمان هەیە 100 قوڵە ئەمە بە تێکرا وەری دەگرین دەڵێن 150 متر قوڵە بەڵام ئەوەی ئێستا ئێمە داوای دەکەین و بیری بەدیلمان بۆ لێ بدرێ یان بەداخەوە هەندێک بیرمان وشک بوون نزیکێت تا ئێستا 4 بیرمان وشک بوون لە سنووری ئیدارە ڕاپەڕین بیرە بەدیلەکانمان لە 200 متر بۆ 300 متر دەست پێ دەکەن یعنی ئێمە تقریبا لە ماوەی ئەو ساڵدا دەبێت 100 متری تر بچینە خوارەوە بۆی بتوانین ئاوێکی مسۆگەر بەرهەم بهێنین. باشە کاک سەلام پێتان وایە جگە لەو هۆکارانی کە کاریگەری هەیە لەسەر کەم ئاوی وەکو وشکە ساڵی و کەمبارانی کە هۆکارێکی سروشتیە هاوڵاتیان خۆیان هۆکارن بۆی کەم ئاوی هەبێت جگە لەو خاڵێک کە کۆساری هاوکارم باسی لەوە کردکە هاوڵاتیان ڕەنگە دەست بەوە نەگرن بەفیڕۆی بدەن جگە لەوانە هاوڵاتیان خۆیان کاریگەری هەیە لەسەر کەم ئاوی لە ناوچەکەدا بەدڵنیاییەوە هاوڵاتیش کاریگەری ڕاستەوخۆی هاوڵاتیش دەبێت لەوە تێبگات و هاوکاری حکوومەت بێت و هاوکاری کارمەندەکانمان بێت کە ڕێز یەک لە ماندووبوونیان بگرن بەڕاستی کە کارمەندانی دایری ئەو لە میرایەک و تا دەگاتە مهندسێک تا دەگاتە لێپرسەرە فەرمانەکان زۆر ماندوون 24 ساعت لە کاردان شەو ڕۆژ ئیش دەکەن بۆی بتوانن ئاوێکی باش بۆ هاوڵاتیان دابین بکەن و کێشەی ئاو دروست نەبێت بەڵام بەداخەوە ئەرەوەڵا هاوڵاتیان بە فیڕۆدانی ئاو یەکجار زۆرە ئێمە تقریبان ڕۆژانە 110,000 متر مکعب ئاو هەناردە دەکەین بۆ 85,000 هاوبەشی لە سنووری ئیدارە ڕاپەڕین کە ئەوە لەسەر ستانداردەوەیە بە پێی ناوچەکان دەگۆڕێت هەندێک شوێنمان هەیە لە قەڵاتزێ هەموو ڕۆژێکە لە چوارپۆڕە هەموو ڕۆژێکە لە بەتەنها لە ڕانی و حاجیاوە ڕۆژێکنا ڕۆژێک ساعت و نیوەک ئاودا بەش دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا بە فیڕۆدان یەکجار زۆرە کە ئێمە دەڵێن 110,000 متر سێجا ئاو هەناردە دەکەین بۆ 85,000 هاوڵاتی بە پێی ستانداردی نێودەوڵەتی ئەو ڕژەیە تقریبا 130 زیادە واتە ئەمە دەتوانین بڵێن 130 بە فیڕۆدان هەیە و ڕاستەکەی دەست درێژش هەیە باشەکە لە 130 زیایە کاک سەلام یعنی ئەم 130 لە لای ئێوە بە زیای ئەڕا بۆ هاوڵاتیان یا هاوڵاتیان ئەم لە 130 بە زیایە بەکارێنن ئەگەر لای هاوڵاتیانەوەی ئێوە بۆ ڕێژەی ئاوەکە کەمتر ناکەنەوە بۆی هاوڵاتی بە فیڕۆی نیایانی زانێ ڕێژەکە چۆنە هاوڵاتی تەواان وەکو باسمان کرد دەست پێوە ناگرێت زۆر بە فیڕۆی دەدات باشە و زیادە ڕۆژەیە بۆ سەر تۆڕەکانی ئاو یعنی ئێوە لە هەموو شوێنێک ئەو شتە زیاد نیە بۆ نمونە لە گەڕەکێکە یان قفڵێک 25 ماڵ 30 ماڵی لەسرە ڕەنگە لە 10 ماڵ بتوانێت زیادە ڕۆیی هەبێت و یان بە فیڕۆدان هەبێت بەڵام 20 ماڵەکەی تر بە پێی تۆپۆگرافی ناوچەکە لە بۆرەوەی دابشکردنی ئاو لە هەرێمی کوردستان کلۆسایکل نییە سیستەمەکەواتە بڵێ بە پرێشەر و بەزەخت ئاودا بەش بکرێت و کەستانکی نەبێت لە سەربان لەبەرەوە بە پێی تۆپۆگرافی ناوچەکە ئاودا بەش دەکرێت ئەو شوێنانەی کە نزم و چاڵن ئاویان زۆر بۆ دەچێت و بە فیڕۆدان لەو شوێنانە زۆرە ئەو شوێنانەی کە بەرزن ئاویان کەم بۆ دەچێت ئێمە پێمان وایە داوا لە هاوڵاتیانیش دەکەین یعنی پێشەوەی داواکە لە هاوڵاتیان بکەین من مەبەسی پرسیارەکە یاخود مەبەسی قسەکەی ئێمە ئەوەیە ئێمە لە دڵسۆزی ئێوە دڵنیاین و لە دڵسۆزی کارمەندانتان و لە بەڕێوەبەرایەتیەکەتان بەڵام جەنابەت باز لەواکی کە لە 130 ئاو بە زیایە ئەڕۆ ئۆکەی ئەمە هەندێک گەڕێکمان هەیە کە 10 ماڵ ئەم کارە ئەکە یاخود 5 ماڵ ئەماکە مەبەست لە دابشکردنی ڕێژەکە یعنی بۆ ڕێژەیەک دابش ناکەن کە هەم هاوڵاتی بتوانێت بەشی خۆی بکات و بتوانێت پێداویستەکانی پێدابین بکە و ئاوەکەش لە خەزانەکان لای ئێوە بمێنێتەوە یعنی ئەمە ڕێگەیەکی باشتر نییە بەڕاستی بۆ ئەوەی کە ئەو ئاوە بە زیا و بە خەسار بڕوە بەدڵنیایە وەکو پێشتریش باسم کرد ئێمە تقریبا ڕەنگە لە سنووری دار ڕاپەڕین 5,000 قفڵ هەبێت بەمەوەستی دابشکردنی ئاوی خواردنەوە بەسەر هاوڵاتیاندا کە ئەوە شوای دەکات هەر قفڵێک ڕەنگە 15 ماڵی لەسەر هەیە 20 ماڵی لەسەر هەیە 80 ماڵی لەسەر هەیە 40 ماڵی لەسرە لەوە نسبەیەک ئاو زیاد بۆ هاوڵاتیان دەچێت و باسم کرد لەبەرەوەی تۆپۆگرافی ناوچەکە وایە کە بە فیڕۆیەدەن بۆ ئەوەی بتوانین ئەو کەمێتی پڕکەینەوە کە ئەو هاوڵاتێنێکە ئاویان کەم پێدەگات ئەوان زۆریان بۆ دەچێت ئەیچیتان کردو بۆ ئەو ماڵانەی کە ئاوەکە بە فیڕۆیان چه ئجراتێکەکردنە بەر ئێمە بە خۆشحاڵیەوە یاسایەک هەیە یاسای ژمارە 4 ساڵی 2021 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچێنرا و لە ساڵی 2022 کەوتە بواری جێبەجێکردنەوە ئێمە توانیمانە لە ڕێگەی تیمەکانمانەوە لە ڕێگەی لیژنەکانی زیادە ڕۆیەوە خەڵک ئاگادار بکەین و پسوڵە ئاگادارکردنەوەیان پێ بدەین و خەڵکیشمان غرامە کردووە کە غرامەکانیش یەکجار زۆرە نسبەکان تقریبا لە 250,000 دەست پێ دەکات بۆ 25 ملیۆن دینار کە بە فیڕۆی بدات یان زیادە ڕۆی بکاتە سەر تۆڕەکانی ئەو ئەوەش وای کردووە کە بە نسبەیەک تۆزە کەم بکرێتەوە بەڵام خۆی مەژە نەماتوانانی هەموو هاوڵاتیانەوە بکەین لەبەرەوەی کارمەندمان ئەوەندە زۆرە تەنانەت لە بەڕێوەبەرایەتی ئاوی ڕاپەڕین بەشێک کشنیان هۆبەیەک کشنێ بەناوی هۆبەی زیادە ڕۆیەوە لیژنەمان دروست کردووە کە دەبووە لە هەیکەلی ئیداری ئەوە هەبووایە کە بە فیڕۆدانیا و ڕاستە ئێمە ئاوێکی باش دابین دەکەین و هەناردە دەکەین و کارمەندانمان لە بیراوەکانمانەوە تا دەگاتە
مهندسەکانمان ماندوون و بە بەسی هەنار دەکردنی ئاوێکی پاکی خواردنەوە بۆ هاوڵاتیان بەڵام بۆش زەرورە کە ڕێگری بکرێت لە زیادە ڕۆی و هەم دەسەڵاتمان پێ بدرێت هەم کارمەندمان هەبێت هەم لە باسی ئاوی خواردنەوەت هەڵبەی زیادە ڕۆی هەبێت. بەڵێ باسی ئاوی خواردنەوەت کرد هەڵە نەبم سەرچاوی ئاوی قولە لە زۆربەی ئاوی دانیشتوانی ئیداری ڕاپەڕین دابین دەکات ئەم شوێنە یاخڵین ئەم سەرچاوی ئاوە تا چەند مەترسی وشکبوونی لەسرە وڵا سەرچاوی ئاوی قولە 16 ئاوی شاری ڕانیە دابین دەکەم تەنها شاری ڕانیە شارەکانی تر نییە بەڵام بەداخەوە ئێستا تقریبان ڕۆژەکە یەکزار زۆر کەمی کردووە دوو لە سەرسێمان لە دەستداوە تقریبان یەک لە سەرسەی ئاوەکەی ماوە کە ئێستاش باسی دەکەین ئێستا مانگی حەوت نەهاتووە طبعاً ئاو کەمکردن لە تقریبان بەگشتی لە هەرێمی کوردستان لە مانگی 89 دەست پێ دەکات و کە ئاو کەمە تا دەگاتە مانگی 10 بۆیە پێمان وایە ساڵێکی سەخت یان هاوینێکی سەخت لە بەردەممانە بۆی بتوانین ئەو کەمێتێک کە جاران بۆ هاوڵاتیانمان دابی دەکرد دابینی بکەین بەڕاستی وەشمان کردووە ئێستا ڕاستە کەمێتی ڕاستە کەمێتی ئاوەکە دابەزی و کەمی کردووە بەڵام مامان کردووە تقریبان بە بەردەوامی بە 24 کاتژمێری تیمەکانمان لە کاردابن هەم پرۆژه ئاوی قولە هەم پرۆژه ئاوی خاصمان هەیە لە قەڵاتزێ هەم پرۆژەی سەر و چاوەش کارتەمانەیە کە ئەویش سەرچاوی ئاوا وامان کردووە کە 24 ساعت لە کاردابن بۆی ئەو کەمیەتەی کە نایانتوانیوە دابینی بکەن و هەناردەی بکەن بۆی لە شەویشدا بتوانن ئەو کەمیێتە پڕ بکەنەوە هاوڵاتیان کێشەی ئاویان بۆ دروست نەبێت. کاک سەلام لێرە لای خۆمان نازانم تا چەند لە دەڤەرەکەی ئێوە بەو شێوەیە گەر ئاو کەم بێت یاخود ئاونێت و هاوڵاتیان پەنا بۆ کڕینی ئاو دەبن بە تەنکەر ئاویان بۆ دێنرێت ئەم شتە هەیە لە ڕانیە یاخود نییە ئەگەر هەیە ئەمەش کاریگەری هەیە ڕەنگە بێگومان هەبێ لەسەر ئابووری هاوڵاتیانی ئەو ناوچەیە بەدڵنیاییەوە جاران بە خۆشحاڵیەوە لێرە ئاوکڕین یەکجار زۆر کەم بوو و نرخی ئاویش هەرزان بوو بەڕاستی تانکەرێک ئاو کە تقریبان 3000 لیترە 8000 بوو پار ئێستا بەداخەوە بۆتە 15000 یعنی نرخەکەی دووقات زیادی کردووە کە ئێستا وەکو باسم کرد سەرەتاکانی وشکە ساڵی و سەرەتاکانی کەم ئاوی دەردەکەون بەدڵنیاییەوە ئەگەر وەزعەکە ئاوا بڕۆ بەرەو خەراتر بڕات ئەو نرخە زۆر زیاتریش دەکات لەوەی کە هەیە کەەوەش کاریگەری بەدڵنیایەوە هەیە لەسەر ئابووری هاوڵاتیان و بەداخەوە کە ئەوە هەیە دەبێت هاوڵاتیانش بەڕاستی لەوە تێبگەن کە ئەوە کارەساتێکەوە کوبڵی کارەساتێکی سروشتیانەوە خواییە کە باران نەباریوە کە سەرچاوەکان نەژیانەوە کە ئاوی ژێرزەوی زۆر دابەزیوە ڕەنگە نتوانین لە ماوەی ئەو 4-5 مانگەی کە لە بەردەمماندا تا مانجی دە و تا مانجی 11 بتوانین لە هەموو شوێنەکان بیری بەدیل لێ بدەین لە هەموو شوێنەکان سەرچاوی ئەو پەیدا بکەین بەڕاستەکەی ئەوە ئاسان نییە ئێمە لە ڕێگەی کەناڵەکانی خۆمان و لە ڕێگەی ئیداری ڕاپەڕین و لە ڕێگەی بەڕێوەبرایەتی گشتی ئەو ئاوەڕێی هەرێمەوە نووسراومان کردوون بۆ ئەوی بتوانین بودجەیەکی تەواریمان لە بەردەست دابێت کە ئەو بارە ناهەموارەی کە هاتوتە پێشەوە بتوانین چارەسەری بکەین کە بە نزیکەی 4 بۆ 5 میلیارد دینارمان داوا کردووە کە ئەویش خۆی دەبینێتەوە لە لێدانی بیری بەدیل بۆ ئەو شوێنانەی کە ئاستی ئاویان زۆر دابەزیوە یان بەداخەوە 4-5 بیرمان وشی کردو بۆی بتوانین سەرچاوی بەدیل پەیدا بکەین لە حاڵاتێکیشدا کە حاڵەتی تەواوی ڕوویدا بە ڕێگەی تانکەرینەوە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان دابین بکات ئابوو هاوڵاتیان دابین. کاک سەلام با بینەوە سەر تۆزێک باسکردن لە سەرچاوی ئاوی قولە لە ساڵی 1954ەوە کە ئەم سەرچاوەیە دروستەکرێ بۆ سوودوەرگرتن و بۆ ئەوەی کە ئاو لێەوە دابین کرێ بۆ چەند گەڕەکێکی ناو شاری ڕانیە بەڵام گلەیی هاوڵاتیانیش هەیە کە باز لەوە کە نزیک بە 72 ساڵ 73 ساڵە بێت کە ئەم سەرچاوەیە نەنۆژەن کراوەتەوە نا خزمەتێکی وای کراوە جگە لە پەمپەکانی کە بۆی زیاد کراوە یعنی ئەگەر بێت و ئەم سەرچاوەیە گەورەتر بکەین لە وەرزی بەهارە یاخود لە وەرزی بارانبارینە ئەگەر ئاوێکی زۆرتر یاخود باراناوێکی زۆرتر یا ئەم سەرچاوی ئاوێکی زیاتر بێتە دەرەوە ڕەنگە لەم کاتەیە ئەو بە فیڕۆ بڕوان لەبەرەوەی بچووکەوە بەشی ئەو دانیشتوانەش ناکە ئەگەر بێت و گەورەتری بکەن پێدوانییە ئەو 3000 متر سێجایە زیاتریش بتوانە خەزم بکات و بۆ هاوڵاتیەکی زیاتریش بێت لە جیاتیەوەی لە سایە 6 بێ بگاتە لە سایە 8 دابینکردنی ئاو بۆ ڕانیە وڵا خۆی قسە ئەوەی تێدا یان شتی منطقی تێدایە کە نۆژەر نەکراوەتەوە بەڵە ڕاستە تەنها پارە پێدراوە ئەگەر پمپەکانی کێشێشیان هەبوو گۆڕدراون پمپی بۆ زیاد کراوە هەندێک بینایەتی بۆ زیاد کراوە بەڵام سیستەمەکە وەکو باسییان کردووە ڕاستە سیستەمەکار سیستەمە کۆنەکەی ئێستاشی لەگەڵا بێت دایرێک کلۆرینیشن دەکرێت تا ڕاستە خۆ کلۆر لە ئاگەڵ ئاوگە تێکەڵ دەکرێت و هەناردە دەکرێت سەدیمنتیشن تانکی نییە فلتەرێشنی نییە بەڵام بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی سەرچاوەکە سەرچاوێکی ئاوی سروشتیە ئاوەشی پاکمان دەداتێ ئەمە ڕۆژانە
ڕۆژانە فحسی دەکەین و فحسانەی ڕۆژانە و فحسانەی مانگانان و فحسانی هەفتانن یعنی چێش و گیر و گرفتێک لە کواڵیتی ئاوەکە دروست نەبووە بەڵام پێویست بوو نۆژەن بکرێتەوە بەڵام شوێنی هەڵکەوتەی پرۆژەکەش وایە ناو بازاڕە هەر چواردەورەی خاون و دوکان و بازار و ئەوەیە شوێنەکانی ژێمە داوامان کردو ڕاستی ئیستملاک بکرێت ئەگەر شوێنێکی لێ بێت بۆی بتوانین پەرە بە فراوانی پرۆژەکە بدەین و چەندی جاریش داوامان کردو بەڕاستی دیزاینەکەش لە ڕێگەی زانکۆی ڕاپەڕین شۆکاتی خۆی خەریک بووین لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوەنە دیزاینێکی تەواومان دەست نەکەوت بۆی ئەگەر بوجەش لە بەردەستدا بێ بتوانین ئەو پرۆژەیە نۆژەن بکەین و لەبەرەوەی تۆزێک هەم شوێنەکە وەکو باسم کە تەزیق و ئالۆزە کارەباری میکانیشەکانی کاروباری کارەبایی کاروباری مەدەنیەکانی ئاسان نین بتوانێت لەو مەساحەکەمەدا جێگا بکرێنەوە بۆیە ئێمەش وەکو ساڵانی ڕابردوو لەگەڵ ڕۆشتین و پەرەمان پێداوات کێشەگیر و گرفتێک ڕوویدابێت چارەسەرمان کردو پمپی تازەمان بۆ دابین کردەوە بەڵام بە مەبەستی وەکو باست کرد گلدانەی ئاو زیاتر وەکو کە لە بەهاراندا ئاو زۆریان لە زستاناندا ئاو زۆرە بەدڵنیایەوە ناتوانین ئەوە گل بدەینەوە کە بتوانین ئاوی بەهار بۆ زستان وەکو بەنداوێک تعاملی لەگەڵ بکەین لەبەرەوەی سەرچاوی ئەوە کەمێتەوە لە بەری دەڕوات ئەوەی کە هەیە هەر ئەوەیە یعنی گەرەمە هەرچی دروستی بکەین ئێستا ئێمە بەنمونە تانکێکی 12000 عفو قسەش دەکەن ئێمە تانکێکی 12000 متر سێجاییمان هەیە لە کە سوود لە سەرچاوی پرۆژه ئاوی قوڵە دەبینە بەڵام ئێستا پڕ نابێت یعنی کەمیەتەکە ئەوەندەیە یعنی ئێستا پرۆژە بە یەک لەسەر سێ توانای خۆی ئیش دەکات نزیکەی 14 پەمپ لەوێدان لەناو پرۆژەکەن بەڵام تقریبا 4 پەمپ ئیش دەکەن 3 پەمپ ئیش دەکەن زۆر جار لە سەعاتنەوەی بیانیەوە پەمپەکان دەبێت بکوژێنرێنەوە بۆی ئاستی ئاوکەی تۆزێک بەرز بێتەوە بتوانێت ئاو هەناردە بکرێتەوە دەنا ئەو مەسفیانەوەتە ئەو هەڵەنجانێکە لە ژێرەوەی پرۆژەکەیدایە دەکەونە بۆ شاوی لەناو ئاو نامێنن بۆیە دەبێت پەمپەکان بکوژێنەوە جارێکی تر پرۆژەکەمان پڕ بێتەوە ئاوی بێتەوە ناوێت جارێکی تر پێ بکرێنەوە بۆ شێوەیە ئێستا ئێمەش دێین زۆر باش باشە کاک سەلام باسێکمان لە بارودۆخی دەربەندی ڕانیەمان بۆ بکە دەزانی وشکە ساڵیم ساڵ تەنانەت کاریگەری لە سەرجەم دەریاچە و ڕووبارەکانی دیکەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان کردە بۆ نمونە لە دوکان بە تەواوی پێوەی دیارەکە کەم ئاویە و وشکە ساڵیەکە بساڵ لە دەربەندی ڕانێ باسی بارودۆخی وشکە ساڵی و کەمبوونی ئاوی دەربەندی ڕانیەمان بۆ بکە وڵا بەداخەوە تەواان دەربەندی ڕانیە و دەریاچەی دوکان سەرچاوەکەیان زەی بچووکە کە زەی بچووک و باسمان کرد هەم لە کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵێک بەنداوی لەسەر دروستکراوە کاریگەری ڕاستەخۆی هەبوو لەسەر کەمبوونەوەی ئاوەکە بەداخەوە ئێستا لەوێ شەرکە وشکە ساڵی و بەنداوەکانیان پڕ نەبوون بۆی ئەو سەر ڕێژێکە لە ئەوان زیاد دەبێت جاران کە ساڵان ڕابردوو سوودمان لێ دەبینی ئێستا بەنداوەکانی ئەوانش لە سنووری کۆماری ئیسلامی ئێران سەرڕێژ ناکەن و بتوانین ئەمە لە زەی بچووک سوودی لێ بین و بتوانین دەریاچەی دوکانیش پڕکەین کەەوەش کاریگەری ڕاستەخۆی کردوتە سەر بەنداوی دوکان کە ئاستی ئاوەکە یەکجار زۆر دابەزی و بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا من بە چاوی خۆم نەمبینیوە کە ئەوەندە دابەزی بێت و لەو فەسڵی ئێستادا ڕەنگە لە مانگی هەشتونەوە بەرچاوماکەوت بێت کە بە شێوەیەکی بەرچاو دابەزی بێت بەڵام بەداخەوە ئێستا کە مانگی حەوت نەهاتواتە تەمووز ئێستا گەرما دەستی پێنەکەوە یەکجار زۆر ئاستی ئاوەکەی دابەزیوە طبعاان بەدڵنیاییەوە ئێمە بە شێوەیەکی ناڕاستەخۆش سوودمەند دەبین لە بەنداوی دوکان کە ئاستی ئاوەکەی دێتە سەرەوە لە ڕێگەی ئاوی ژێرزەویەوە کە لە بەرەوەی نزیکە لە شاری ڕانیە و حاجیاوە چوار قوڕنا کە کاریگەری ڕاستەخۆی کردو سەردابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی لەو ناوچەیە ئەگەر بەنداوی دوکان پڕ وایە پێمان وایە ئاوی ژێرزەوی بۆ شێوەدا نەدەبەزی کە ئێستا باسی دەکەین و بیرەکانمان هەندێکیان ئاستی ئاویان دابەزی و هەندێکشیان وشیان کردووە بۆیە ئەگەر سەیری زەی بچووکەی لە دەربەندەوە بەڕاستی تقریبان وەکو بڵم بە زەید پێدا دێتەوە تقریبان وەکو بیابانێکی لێ هاتووە ئەو زێ بۆتە جۆگەلەیەکە ساڵان یەکجار زۆر بوو و ئێمەش بۆ زانیاریتان نازانم پرۆژێکی استراتیجیمان هەیە لەوێ پرۆژەی ئاوی دەربەندڕانی حاجیەوە چوار قوڕنا کە بەداخەوە پرۆژە لە ساڵی 2005ەوە بەردی بناخەی دانراوە دەست پێکراوە بەڵام تا ئێستا تەواو نەکراوە لەلایەن کۆمپانیایکی خۆماڵیەوە کاری تێدا دەکرێت کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی هەبوون پێشتر لە ڕووگەی دیزاینەوە یان لە ڕووی دەرخستەکەیەوە کە شێوەیەکی بیدایی بوو کە یەکەم پرۆژەی استراتیجی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە لێرە بەردە و بناغێدانرە بەڵام بەداخەوە تا ئێستا تەواو نەکراوە ئێمە بە هەوڵ و هیمەتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت ڕاستی لە کارداین لە ماوەی لە ساڵی 2022 پرۆژەکەمان دەست بەکار بۆتەوە گۆڕانکاریمان تێدا کردو بۆ ئەوی بتوانین ئەو پرۆژەیە بە شێوەیەک بخینە خزمەتی هاوڵاتیان کە سەرجەم بوارەکان و سەرجەم پڕگەکانی تەواو بکرێت کاک سەلام کاتمان زۆر نەماوە ئەمێ بە کورتی جوابم بیتەوە یەکەمیان باسمان لەم گرفتانە کرد چارەسەرەکەی چییە و دووەمیش پێوەری بەسنی پێوەری مکانیکی یاخود ئەلکترۆنی ئاو سەعاتەکان لە ڕانیە لە ڕاپەڕین بەگشتی بەکوێ گەشتووە وڵایمە وەکو داواکاریمان لە هاوڵاتیانە بەڕاستی ئاو بە فێڕۆنەدەن زیادە ڕۆی نەکەنە سەر تۆڕەکانی ئاو لەبەرەوەی
لەبەرەوەی ئەو ئەوەی کە دابین دەکرێت بۆ هاوڵاتیانە بۆ جیرانەکەی خۆیانە بۆ گەڕەکەی خۆیانە بۆ خزمەکەی خۆیانە ئەوەی کە لەوان زیادە بتوانن و ئاوە دەست پێوە بگرن بیگرنەوە بۆ ئەوی هاوڵاتیە کە کەمیەتی ئاوی کەم بۆ دەچێتیان کێشەی گرفتی ئاوی هەیە ئەو کەمیێتە بەو بەفی ڕۆدانە پڕ بکرێتەوە کە هەیەە طبعاً پێوەری ئاویش لە سنووری دای ڕاپەڕین سەر و 90 بەستراوە بەڵام بەداخەوە نرخی ئاو ئەوەندە کەمە پێمان وایە ئەگەر پێوەری ئاو بش بەسترت هاوڵاتی دەست بە ئاوە ناگرێت یعنی ئێستا وەرە ئاوی ماڵەکەت مەگرەوە ماگانە لە 10,000 زیاترت بۆ نایەتەوە طبعاً خۆ ئەوەش بە چ ڕێک دەخرێت بەەوە ڕێک دەخرێت کە نرخی ئاو تۆزە گران بێت ئەگەر گران بێت هاوڵاتی دەست پێوە دەگرێت کە دەستی پێوەگرت ئاو دەگەڕێتەوە بۆ ئەو شوێنانەی بۆ تۆڕەکانی کە کێشە و گیر و گرفتی ئاویان هەیە مەڵە دەست خۆش سەلام عومەر بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕین کە ئەم بەیانی ڕاستەوخۆ لە گەڵمان نابووی لە بەرنامەی بەیانی کورسات نیوس سپاس بۆ ئامادەبوونەوە سپاس بۆ ئەو گفتوگۆیی کە لەگەڵ ئێمەیە کردت دەست خۆش سپاس بۆ تۆ